تا زەمانەوە کە بەشەر یاوا بە ژیار و مەدەنیەتی ڕۆژ ئاردە بە شێوە جۆرا و جۆرەکا و هۆنەری. هۆنەر بی بە زڤان و هەست و ئێحساسی و جەقاڵب و هۆنەرینە، دەروونش ئەرماناش. گیانش وەسنە کەلیمەکا و پیجۆرە بەشێوە فرە گەورە و وەرهەڵا و ژیواش پەڕش کردۆ تاکو بار و تاڵی و ناوەشی ژیواش سووک بۆ ڕۆحش ئەهوەن بۆوە و مانیایی سەیۆوە. کالیگرافی یا وەشنویستەی یۆچی حەنەرانەکە ڤایچەکی و کەلیمەکی بە نەزم و تەرتیبێ خاوس و زەریف و ڕازیاوە و تێکەڵاو و هەست و ئێنسانی بە وردڤینی و ڕیتمێ کە ئیناوش چەنە ئی هۆنەرە پەیوەنی پێیاو کەرۆ بە فرهەنگ و هۆیەت و ئێنسانی بە بۆ بەهۆ ئانەی کە کێبیەی و فەرهەنگ پارێزنۆ هەست و خۆلقنای و خەلاقیەتی پەرەسانۆ و دڵ ئارام کەرۆوە. بە نامێ خۆی مۆژگان نامدارینە جە شار و مەریوانی بە دنیا ئامێنە ئەساڵەتم مەگەڵەوە پێژاوەرۆ دێهات و ژانی جە هونەری واچوو حەجە زۆڕۆیی و عەلاقەم بیەن بە وردەوینی حەجە زۆڕۆیی وە چێوهایم کەشف کردێنە ئەحساسم کردن عەلاقەم هەن بە هۆنەری وەلی مەسەڵەن شڕۆعکەرونێ دە دۆران و دەبیرستانی وەبێ جاکە بەحسە هونەری مەکریۆ هونەریش بسۆ حەچی چێوین سەرڕشتە و شاخەهایە فرە فرێش هەنێ جە واقعگەرایی وە گێری تامینی ماڵش هەن کە ڕئالش پەنەماچا وەختێ نەقشی واقعی مەکێشی یا نەقاشی منیشی واقعیەکەش مەکێ ڕئال ماچی یا هایپر ڕئال ئیتر یانی چەنی عەکسەکەش مونمۆنە اینە وێش کاریە فۆقڵادە بەئەرزشەن یانی فرە فرە تەمرین و تەوانایش گەرەکەن کە تۆ بتاوی عەکسێ هایپر ڕئال بەربارینە. بازم فەکتێتر کە هەن ماچا ئەگەر قەرارن ئەنگە هایپر ڕئال کارکەری پێچە چەنی هەر عەکسەکێ گێرە. وەلێ بازم بە نەزەر و من کەسێک کە جە هۆنەری سەرڕشتیەش بۆنێ و ئاگاهیەش بۆنێ مەزانۆ کە چ زەحمەتیەش هەن کار و دەستی و ئەسەن مەشو ئەرزش بنیێرە پێ لەحزە لەحزە وەختیەکە هونەرمەندە مەنیۆ شەرمەشو چنە تەلاشش کردە بۆ تا یاوا بۆ پا مەرحەلەیەکە تاوە چیویە چەنی ئەسڵ و وێژ مونۆنە بەرژ بارۆنێ وەلێ فرەتەرین چیویەکە مۆ لێ چەمەرە وەختی و نەقاشیە هەر وێنیەتەری ڕۆحیان کە هونەرمەندە مۆش پا تابلۆیە ئیسا هەر سەبکێنەکە کارکەری مخاطب حسش مەکەرۆ بسۆ فارسا ماچا هەرانچە ئەز دل بەرایەت بەردل نەشینەت یعنی تۆ وەختیە کاریە دڵی ئەنجامەی ڕۆحش چەنەن کارەکەت مطمئن بەبێت دڵ و مەردمیش بەنیشۆنێ. فرەتەرین عەلاقەیە کە هەنم بە سەبک و نەقاشیەکە لێ تەکنیک و ڕەنگڕۆغەنینە هەن. ڕەنگڕۆغەن بە بۆنۆ چنە چێواوە ئەوەڵەن بە خاتر و منتەقیە کە هەنمەشە وەش بەختانەیانی یۆجە افتخارات و یۆجە سەعادەتمەندیەکۆ زندگی مەعانەنە کە هەنمێ منتەقیە کوهستانینە بە یاڵەکاشوە بە دەشتەکاشوە بە درەختەکاشوە بە هەرچی چێشوە گرت دژمن باێنێ منبە و ئلهامینە ینی دانە بە دان و گوڵهایەکە مەچن مێشا گرت شاوێشا منبە و ئلهام و ئولگونێ تماشامەکەدە یاڵەکاسان وەختیە وەر بە موارۆ حتا
نمونەبار و وەربەموارۆ تەرەفێک وەختی وەرموەرۆ جۆریەتە وەربەکێ تاوێنەوە جۆریەتە شقلش گێرتن یا لایەتەر کە واموەرۆ درەختەکاش و سەوزەڵاتێکەش جۆریەتەرن گرد و ئینانە مەتاوان منبا و نەقاشی با ئلهام گێری چەنەشا ئیدەشا چەنە گێری پێ نەقاشیات و پێ هەر کاریەگەرەکۆ بۆ چەنەشا گێری بە نەزەر و من ئەگەر گەرەکتانن شۆن و پیشرفت وێ تاوە بۆ دێشۆن و پیشرفت و کار و هوەری تاوە تەنیا لێ تەبیعەتی نەمەتاو دێ پەیاش کردێ پسە ماچۆ تەبیعەت ئەوە گرد و ئلهامەکان یعنی مەتاوی تەبیعەتەنە هەرچی چێوان پەیاجە ڕەنگاوە گێرە تۆ تماشا کردێ وەختی وەهار وێ مامێ هەرچی ڕەنگ شەن چەنەن هەم دووبارە نقطە مقابلەش پاییز چنە ڕەنگەکاش گەرم و زەریفێنێ جا ئاینە حاڵەنە کە سەردەن وە لێ بازم ڕەنگەکاش گەرمێنێ نمەزان و ڕەنگەکاش گرجە تەبیعەتی گیرێنە حتا مەسەڵەن کەمێ تەخەسوسیتر قسێکەر و ماچە وەختی کار و ڕەنگڕۆغنی ماچە ئەسەنجە ڕەنگ سیاوی نوە استفادەکەی چون تەبیعەتەنە ڕەنگ سیاومە ئەسڵەن نییەن دروستن کامەڵەن ڕاز ماچە ئەگەر چوێش سیاوەن سایەن وەلێ ئەستەسنایە وجودش هەن وەختیە زەمانۆ زوینە ئاج و فیلیشا ئۆردن سوچنانشا پێ ئانەیە جە ڕەنگ وە سیاوی استفادەشە ئانە وەختی مە سوچنیش کامڵەن ڕەنگە سیاوی خالص ئەچانێنە و هەرپاسە کە گرمە مزانمە ئاجوفیلی فرە نایابن ئەسن دەست نمەگن و بۆنە ئانێنە کولەن ڕەنگی سیا و استفادە نمەکردیو یا فرە نادر استفادە کردیۆنە بە نەزەر و من بە تەرکیب و چنە ڕەنگا هەرمەتاوی ڕەنگ و سیاوی بە دەستباری کە ئەسن لازم نفرە پوختگی زەریفیمەوە بە ڕەنگەکێت بە نەقاشیەکێت کە ئەسان لازم نییە سیاوش چەنێ استفادە من لێ کارە کامنە هیچ کامم ڕەنگ سیا و استفادە تیوب سیاوی چ مەستن فقط وەرو کارایە تەمرینی ولی ئەسڵەن ڕەنگ سیاو استفادە نمەکەر و حتا تۆ تماشا کردی وەختی سەوزیە پڕڕەنگ قەهوەیە پڕڕەنگ ئانانە قاتیکەری کامڵان ڕەنگە تیرە و پەنەمە ڕەنگە سایەیە فرە پڕڕەنگ خەت و مژگانێ نامداری چا خاتوونەڤیر بەرزانە کە جەدەڤران و نەمامی ڕۆژ ئاوردێنە بە هۆنەری و پاڵ و دەرسواناینە هەرماونی هۆنەریەش کردێنە خەت و مژگانە ماچۆ جەسەرەتاوە بە نوویستەی فیلم نامەنویسی و نمایش نامەنویسی دەسم پەنە کرد بەڵام شۆن و ماوێڤەرە دیم کالیگرافی جەوەڵایەت و وێمانە فرە یاگی هەرمانێش هەنە و تاوو و چیڕانە پێخزمەت بە وەڵاتی هەنگامی هورگێر و شعرە هەورام یەکا پیجۆرە لاونووە و گیاونێ تازە بزوونا و زڤان و هەورامی هۆنەر وەختی مەلیلێش ئەسەن غەمی فرە ڕاحەتە لەمسمەکەری باش وەختی ئاگا هەنی بە غەمەکێت بازە مەزانی وەشحاڵەنی کە ڕایە و هەنەوێت نژات بێ چەنەش گردی ما خەم و مشکلات و زندگی ما هەن بنیام هایەتر مەسئلە شانەنە کە چرخ و خەیاتی چەنیشا گیرمەکەرۆچا وێڵخونش نمەوە وەلێ بە نەزەر من هۆنەر ئاڕانجاتەنە پێ ئەچی ڕۆژمەڕەگینە ئەچی فشارەنە ئەچی بۆهۆ جەنگی و حەچی چێوینە تەمام و مشکلات و زندگینە دۆرە و زندگینە مەتاوی هۆنەر ڕۆنجاتیە بۆ پێت ئەسەن وەختیە مەلیلێ هۆنەری لێ جزئیاتی جۆریەتەر تماشە حەچی چێوین مەکەری وەختی مشکڵیەت هەنە تماشا مەکەری حتا من وێم شاید پاسنەوە لە وەختی مشکڵیە مێبەرەوە ماچوو بزانم ئی مشکڵێت تاواش چ چێویەم بۆ پەنە ئاگاهش کردانیوە بە نسبەت و چ چێویەتەری چ دەستاوەردیان بی ئەچی مشکڵیە بازم باونوان و ژەنیم من نمەزانم ئەساس و فەرقی ئانچنانی نمەکەر و شاید فرۆ چێوەکانە فرە ئازیەتێ بۆمێ ئانەی کە نەتاوی ئاجۆرە کە گەرەکتەن ئەرتباتە کەلامی گێری
جە ڕۆژمەڕەگی کەمیە دوورەنی وەشیەشەن جە ڕۆژمەڕەگی دوورەنی وەلێ بازم ارتباط گێرتەیە کەمیە مەتاوە سەخت بۆنێەوە هەرانێکە شاید قەزاوت هەیە بێ یاگە فرە کریێمێ من وێن بە سکوتی فرەوەش حاڵەنە یعنی چێوها یۆجە من بە ئیلهامەکان سکوتن تحتی هەر شەرایەت وەختیە فەزایم بی سکوت کەرو فکر کەرووە ئارامەمووە هەرانێ چەفرە قەزاوەتش کریێنا کە وێژمە گێرۆ دوورمە گێرۆ نەباوە فقط فەزایم احتیاجەن دەرکریۆ دە زەمان و قەدیمینە جەبرە جغرافیایی بیە وێم تەجربە وێم حسوان ئەمانەیە ماچە چون بلەخەرە ئایەکۆ گردی ما پاسە بێن زندگیشا لێ جەبریەنە بێنێکە پیاەکە تاینشاکردن یا جغرافیا تاینشکردن مەسەڵەن کەسێکە دێهاتە نەبیێنە هەتا دێهات بە دێهاتیش فەرقشکردن بازە دێهاتێ خوددادادی بازە ئیمکانات شابێن وەلێ بازێ بێن هانەش دوور بێ ژەنی مەشایەت چەندین کیلومتر لوایە ئاوی جۆردایە ئەکسەریەت و بار و زندگی سەر و شان و ژەناوە بێن ئیسەیج فرێشەن وەلێ خۆ بازم بە نەزەر و من ئیسە ژەنی مەتاوی واچی ڕەنەسانسیە کریان پەش بە حاڵ وێشە ئەو وێمە پاسەواچوو وەلێ بازم یاگێش هەنە بازم مەتاومێ پەڕەشپەنە بێمێ فقط کاش مردم ئا دیدە هەنشا قەزاوەت نەکەرە جە قەزاوەت کردێنە بنیان فرە دڵستەردمەوە ڕشتەی چملوانی ئۆلوم تەربیەتیم و ناکارشناسیم هەن وەلێ عەلاقەوێم حەد بە هونەری ئەدامەدا پاڵ و دەرسەکێمەنە پاڵ و زندگی عادیمەنە پێگیر و هونەری بیانی جە فیلمنامە و نمایشنامە نوویسی وەشڕام کرد متەسفانە بەهۆ نەزانکاری بازیە چەنی واچوو فرۆ کەسی کە نەزانێ ڕاهنماییە دروست و من کەرە منیش شازەدە کردانی ئیسە بە هەر جۆریە بێ من چنەدان نمایشنامەم نووسیە وەلێ خۆب ئامانجی خاص شانەوێ شۆنەوانێ ئامانی سراغ و کار و هۆنەری بە شکڵ و وێنە کێشێ ئەحساسم کرد یاگێ کالیگرافی حاڵیەنە لێ هۆنەری کوردینە هۆنەری کوردی فرە پەڕەشپەنە دریان فرە یاگێ وردەوینی شەنە یاگیانێ بلی شۆنی شەرە بزانی نەتەوەش کۆن وەلێ خۆب منیش ئەرک و سەر و شانە وێم زانە حەز کردێنێ هەجر ئەنازۆ جمڵیەنە بۆ جە ئەنازۆ زینەوە کردێ کاریەوی کلێنە بۆنێ ئەرک و سەر و شانە وێم زانێنێ کە ئجراش کرد و کالیگرافیج هونەر و خەتین زیبای نوویسی خەتیژ ماچە ئەساڵەتەن بە شێوەهای مختلفی ئجرامە کریۆ جەبادێ زیبای نوویسیش هەن سێ بەعدی کردێش هەن ئیسە خۆب فرە کەس شاید تەشبیهش کرا بە خەتێ عەرەبی بەخاتر و هەمزە و هینوچێوهایە کە فرێکە مەگ نالاژ وەلێ خۆب من ئامانی شێوازی جەدیدم پەنەدا شعرەکە و دەوروبەریە ئامانی زینەوە کەر و بازە جارێ شارێ هەسوورم کە وێشا شاعرێنێ چایشا ئەستفادەم کرد حەز کردێنێ نامێ ئایشاج بۆنێ لێ تابلۆ کامەنە لێ شعرە کامەنە دمانەی وردە دیم عەلاقم خەریکەن فرەتەرمۆ بەکارهایە تەر شڕۆم کرد بە ڕەنگ ڕۆغەنی بە مێداد ڕەنگی هەر پاسە بە سیا قەڵەمی و شێوهایە تەری حەز کردێنێ تەقریبەن وەختێ کەسێ مەلۆ لێ هۆنەری حەزمە کەرۆ گرت شێوی تاقی کەرەوە منیش هەر پسە گرد و مەردمی حەز کردێنێ گردی تاقی کەرووە وەلێ خۆب منیش پسە گرد و هۆنەرمەندا یعنی نمەتاوێم نامێوێن بنیە و هۆنەرمەند چۆن شاید نامیە قورسە بۆنێ ئەرکێ گۆرە بۆ سەروشانەوە فقط حەزم کردن بە پۆ دڵی مەرە بلوونێ بازە کارێ
دڵی ئامێنێ بەرەوە حەزم کردن نیشان و خەڵکیشا بۆ ئومیدوارە نابە دڵ و مردمی بۆنێ پسۆ ئارتوش و پەنهاوەری ماچۆنێ ماچۆ وەختی گەرەکتن کاریە شڕۆکەری هەمیشە یەرە مەرحەلەش هەنێ مرحلە ئەوەڵی مەسخەرەمە کردیەی مرحلە دوومی مخالفەت مەکریەی و مرحلە سێوەمی پەزیرش مەکریەی منیش پسۆ گردی قەتعەن گرد و هونەرمەندای چێوە ئاشنان پێشاکە وەختی شڕۆ مەکەرا قەتعەن مەسخەرە مەکریا جانب و دۆروبەریا حەتا یا نمەزان و انتقاد هایە بێ تامشا چەنە مەکریا منیش بێوەریە نەویە ناچاچیویە وەلێ خۆ بازم بەپۆ عەلاقەوێ مەرە ئێدامەمدا و حەزم نەکرد قەتشکەرونێ خەت و مژگاونی نامداریە هەرچەندە سەرەتاوە چیڕاونە تووش و بەرپەنگا و گرفتە ئامێنێ بەڵام ژیراونە بەرپەنگەکێش گردێنێ لاوە و هەوڵشدان کە زانایی فرەتەر بووە و وەشتر بدیا و پی هونەرینە پی بۆنەوێ بەماوە و 5 ساڵە تەمامی بەردەوام هەرمانەش کردێنە تاکو هامیەت و کالیگرافی بژناسۆ بە خەڵکی و هەوڵشدان تازەگەری بارۆنە دلێ ئیکاری و فاڕوگۆڕێ وەش بزۆنە دلێ و ژیوا و خەڵکی جە هەرمانە بە نرخەکا و ئی خاتونێ نور گالۆرین کە جە هەستێ بەرز و ڕۆشنی و هورمێزۆ ئی خاتونێ ماچۆ بۆ نەو ئانەیڤە نامێم نیان نور گالۆری کە سەلەمن و کە نور و ژیوا و هەر ئینسانێوێ جەزامەکاشۆ سەرە بەرمارۆ بە هیوانەکە زامەکا و بەشەرینە نور ڕوەکەر و نەژیواش و نور گالۆری دنیاونە دەنگ بێوە کارهایە کە تاوانم کرد و پێ هونەریمە بە ئفتخاروە تاوانم تەدریس شاکەر و واچ و فێر و چنە نەفەراتەری شاکەر و کەس هەیە بێنێ عەلاقەمەندێ بێنێ شکر ئیسەوێت شا بازار و کارینە خەریک و فەعالیەتینێ خەریکێنێ پەڕەش پەنەما من بە ئەرک و سەر و شانم مەزان وەختی کەسیە فێرمەکەر و ئا مەسئولیەتیە جەوێ منە مەوینوو کە هەر دەفە مەسەن بلەخەرە دنیا هونەری پەڕەن ئابدەیت چێوهایە جەدیدێ میانە هەر دەفعە چێوێ جەدید فێرەم و بە زۆڕۆکاج ماچوو هەر چێ جەدید فێرە بێدە بێدێ منیش واشتێشمە منیش بەشمە ماچوو هەر مدەتێڕایە ئابدێت هێما هەن مەتریال جەدیدمێ کلاسەکە بە ڕوزمە کەرمێوە بەحسەکە جەدیدتەرمە کەرمێوە ئیشەڵا بەرنامەهایە فرێم هەنێ پێ ئایەندێ حەزمە کەر و کوردایەتی هەرپاسەکەواتم نیشان بە و دمانێ هەمجە کالیگرافینە تەدریسم کردن هەمجە نەقاشی کودەکانینە چۆن حەزمە کرد و زۆڕۆکە ئەپا فکر و هونەریوە بیاسەر چەم شاباز بۆ ڕووە هونەری پتاوە تەشخیص با کاریە خاص و کاریە خراو حەزمە کرد و تربیەتیە دروست شا بۆ ئەچانەنە هەر چنێش تاوا بۆم حتا من لێنا مەدارسەکە تەدریسم کردن ئیسە شاید مەسەڵەن جە لە حازە مادیوە پێ من حچی نیەژنەویە بۆ لێ حەزم کردن هەر مؤەڕفیەک بۆ پێ زۆڕوەکا کە بووی ناو بشناساش ئەلبەتە کارهایەشم کردێ مەسەڵەن کارهایە کوردیم ئۆردێ کاسم پێ نمایشگاهایە بینولملەلی کە مردم ئاشنا با چەنیا هونەر و کوردایەتی وێمانە ئیشەڵا پێ بە ئایەندێش بەرنامەم هەن بە ئەرکێ سەر و شانە وێ مژمەزان و حەزمە کەر و هۆرامیە بیێمە کورد بیێمە ئینانە گردی نیشانی بۆ ئیشەڵا بەرنامەم هەن نمایشگایە جە حەد و بینولملەلینە بەرگوزار کەر و کارەکان چاگە نمایش بۆنێ حەزمە کەر و مردم فرەتەر هۆش شا بە هونەرمەندەکاوە بۆنێ من نامێ کارەکەم نیان نور گالێری نور بە معنیانەیە فرەتەر ئیلهام بەخش و زندگی من ئاجمڵێ شەمس و مۆلانایە بێ کە ماچۆنێ یاگێ زەخمەکە ماچش
ماچۆ نور چاناوەمێ لێ زندگی ئەحساسمە کەر و زندگی گردیما مشکلدار بیەن و مهم ئانەنە کە دمۆ ئامشکلانە دمۆ ئازەخمانە کە وەرمێش چەنی سەربەر بارمێ چەنی بە زندگی دامە بێ من ئەحساسمە کەر و ئازەخمانە بیە باعث ڕایە بیە کە من ڕۆ هونەری بلوو تا و دەروون و وێم پەیاکەر و وێم کەشفکەرونێ. ئی خاتونێ وردە وردە ڕوە مارۆباقی شێوەکاو و هەنەری پسە و نەقاشی بەڕەنگڕەوغەنی و ورکە و دڵیش بە وێنە کێشای ساکن کەرۆ تەبیعەتە بێ وێنەکە و هەورامانی بۆ بەسەر چەمە و ئێلهامی پێش ئی خاتونێکی بارەوە ماچۆ هونەر پێیژیوا و هەر ئینسانێوە پەنەوازە یۆجە زەرورەتەکا و زندگی و ئینسانی ئانەنەکە جە یۆجە حەنەرەکانە سەرڕەشتەش بۆنە و هەرمانە کەرۆ جە لە حەز اقتصادیوە بە نەزەر و من وەختێ ژەنی دەستش گیفان و وێشەنە بۆ ئەتمادش بە نەفسش فرەتەرن ئەتماد بە وێژ مەکەرۆ بازێ ریسکێ مەکەرۆ ریسکم منزورم چیە خراونیان مەسەڵەن حەجە معامڵیە ویکلە نەگێرەشتۆ ئەسەن وەختێ مەلی لە جەمیە ڕاحەتەر مەتاوی قسێکەری چۆن تویش بە عنوان و کەسایەتی ئەحساس و وجودی مەکەری وەلی مەسەڵەن بازە پێچما هەنێ مەتەرسا چانەیە کە ژەنیا ئەستەقلالیە پەیاکەرۆنێ ئەحساس و نیازی نەکەرۆ بە خانەوادە و بە پیاە وەلێ پاسە نیەن ژەنی وەختی قۆڵیەشدا مطمئنن سەر شۆمەمانە و هیچ ڕەبتێش بە پۆڵ یا ژەنی چ ژەنهایە کە نمەش ناسمێ بە تەمام و بێ پۆڵی پیاەکاشۆ مەساجۆ هەتا ئەگەر پۆڵیەج بە دەستبارە بازەمەوەش بە ڕۆ زندگیە کێشەرە بدونە هیچ چشم داشتێ بدونە هیچ منەتیە بە نەزەر و من هەر ژەنیە احتیاجش هەن احتیاجی تر نماچوو لازم احتیاجش هەن کە ئەستقلالیەش بۆ پێوێش وەختێ ماچا یانە و ژەنی مەشوو ژەنی دڵەژوێش بۆ مەشوو ئایا ژەنێ ئەنە دڵەژوێش بۆ کە ئایانە گەرم بۆنێ هەتا پیاکە زۆڕۆکە دڵوەشێ با پازندگی دێ مطمئن بە یۆجە دەلایل یەکە مەتاوە ژەنی حس و استقلال و ئەتماد بە نەفسش بۆ دەستش گیفانە وێشە نەبوو زەمانیەکە ژەنی واچە ئەوەڵ نەفەرێکە ڕانەندۆ ماشین سەنگینینە گر مەسخەرەش پەنەکەرێنێ وەلێ مەسەڵەن خانمیە هەنا نامێژ نمەزان و دەقیقەن وەلێ نەستا فیلمەکەش بەخشەوە چه شەرایەت هایەنە کە حتا من پیاەکان دیێنێ وەختی فیلمەکە شادیەن چەنی تەرسێنێ واتەنشا چەنی تاوانش چاگەڕە دەبوو ژەنی ئەن ئەتافش فرە مەتاوەنە یانی جە هەر شەرایەتێنە زندگی وێش و وێش کێشوە سەر بە نەزەر و من ئینەمە گەڵۆ پێش سەلیقۆ بنیامە کە ئەوەڵ مەشوو فکری شاوەشکەری کە با ژەنی ڕاش بە نەبێدێ با بێ سەربزاندە ئەلاقەش بە چشی هەن کناچەکان مابزانێ سەر و چشیوە مەتاوا مانۆڤر با کە زندگی شاکێشا سەر خاهشم جە کناچە کاچمانە نەیسە گردش نۆ بە ئەنتقاجە پیاە کاوجە جامای خاهشم جە کناچە کاچمانەنە بەداخەوە مەوین و کناچەکامە جیایانەیە فکر و اختراعەنە با فکر و هۆنەریەنە با فکر و دەرسی شانە با خانوادە تەمام و خاستێش چەنەشا تەمام وەزیفەیە کە هەنشا دەرسوەنێشانن بازم هۆر مێزا مەسەڵەن
یەکسەر هەنێشۆن و مودیوە مد گەرایی خراو نییە وەلێ ماچ و ئفرات مەکەردە لێشەنە ئیسە شمە بە عنوان و خانمیە ڕاهنمایی یا دۆرەی دووم ئیسە ماچاش بەنە بێسڵا بە نەزەر و من بنیشتێرە سەر و ئانێوە کارکردێ ئایندەنە چ بەرنامەهای جدیدێت تابە قرانیە حتممە بنیشتێرە واشتێ 25 ڕەت کەرمێ جا فکر و زندگیمانە بۆ من هەر جە زۆڕۆی وەمەتاودێ بەنامە ڕیزی کردێ بیاودێ دەرامە دەرس تابوان دێکارە وێتان نیشان بێدێ کە تەوانایەکە تا هەن مطمئنێ بۆ دەخانواتە پاڵپشتی تا چەنە مەکەرەوە ئی خاتونێ جەماوە و ئی چەند ساڵینە کە هەرمانە کەرۆ چەندها زارۆڵێش فێر و ئی هەرمانێ کردێنی ئی خاتونێ ماچۆ هەرچەند کە مەنفعەتی مادیش نەبیان پێیم بەڵام بە دڵ و گیان دەرسمدان بە زارۆڵا و داوام کردێنێ چەنە کە بلا شۆن و هونەریرە و تازەگەریرە تاکو زوو بە زوو چیوێ تازێ باراونە ژیوای و خزمەت کەرا بە کۆمەڵگای و پێسە و حەنرمەنێ هەراقەتینی گیان و ڕۆحێ هونەری بزانە دلێ ژیوای شاو دلێ هەرمانەکەش